بێگومان ئێمە لە ساڵی 2020دا 2543 توشبووی نوێی شێرپەنجە لە نەخۆشخانەی هیوا تۆمار کراوە کاتوانم بڵێم لە سا 65 بۆ هەفتای هی پارێزگای سلێمانی و هەڵەبجە بۆ لە ساسی پارێزگاکانی تری عێراق و هەروە هەرێمی کوردستان بووە و 1665 حاڵەتی ناشێرپەنجەیشمانە بۆ لەبەر ئێمە چەندین حاڵەتی خوێنمانەیە کە دێت ئەم نەخۆشخانەیە ناشێرپەنجەیە بەڵام هەر لێرە پشکنین دەکاوە چارەسەری وەردەگرێت و ئێمە ئەگەر باز لە باوترینەکان بکەین شێرپەنجەی مەمک یەکەم بووە و لە مناڵانە پێم خۆش بۆ ئاماژە بەوە بەم شێرپەنجەی خوێن یەکەمە و شێرپەنجەی با بڵێن ئەتوانین بڵێن گرەی سەر یان برین تیومەر ئەوە دووەم باوترینە لە مناڵاندا و بێگومان ئەو شێرپەنجانەش کە ڕەنگە ڕێژەی مردن تایدا زۆر بێت بە تایبەتی شێرپەنجەی سیەکانە کە زۆر جار حاڵەتەکە بەهۆی ئەوەیە کە زۆر جار نەخۆشەکان لە قۆناغە کۆتاییەکانی نەخۆشەکە دەکاتە دەستمان لەبەرەوەی گرنگترین شتەوەیە هەر کەسێک کە ناڕەحەتیەکە بێ ئەگەر توشبووی شێرپەنجەش بێ ڕەنگەگە لە قۆناغ یەک و دوای بێت تەنها پێویستی بەدڵنیایی بێ لەم نەخۆشخانەیە بەڵام لە قۆناغەکانی کۆتاییە کە زۆر جار لە ناو خەڵکە باوە قۆناغی چوار ئەو کاتە چاکبوونەوەی ڕەنگە ئەستان بێ نەک تەنها لێرە بگرە لە هەموو سەنتەرەکانی تر لە جیهاندا.